منی جوکوانی ترە چم بۆ گەشت و سەیرە منی جوکوانی ترە بۆم مشاغیبە بووم یعنی ناچووە محازەڕەوە هیچ مەجبور نەبووم ئەو هەموو عەزیەتە بکێشم ئەو هەموو پارە و مەسرفە بکەم لەبەرەوەی یەکەم بم. سێکەمەکانی زانکۆ پەیمانگاکان ئەمڕۆ هاتوونەتە پارکی ئازادی و داوای ئەوە دەکەن دابمەزرێن لێرە کە ژمارەیەک ئەوان لێرن. سڵاوە لێبێ چەنەم بوویت؟ یەکەم لە زانکۆ؟ نەخر مەعهەدی بەختیاری. چی کردووە ئەم چەند ساڵە؟ وەڵای ئەم چەند ساڵە توزانم ئیشمان کردو بۆ شوێنی ئەهلی چەسێنراوینەتەوە سێ کەسیان ویستۆ لە یەک نەفەرە کردووە ئیدارە ئەو هەموو هەوڵەی بۆتدا ئەگە بوو زانیە نەتیجە بەم شێوازە بوو ئەو کرد؟ ناوەڵڵا منی ژۆکوانی ترە چم بۆ گەشت و سەیرە منی ژۆکوانی ترە بۆم مشاغیبە بووم یعنی ناچووە محازەڕەوە هیچ مەجبور نەبووم ئەو هەموو عەزیەتە بکێشم ئەو هەموو پارە و مەسرفە بکەم لەبەرەوەی یەکەم بم کە هەشت ساڵەوە من 8 ساڵە دانیشتم لە ماڵەوە. زۆر سپاس بۆ تۆ خاتون. ئێوە تۆ چەندەم بووی؟ یەکەم بووی لە چۆ؟ لە مەحەدی دوکان بە شپێن گەشتەکان. ئەو کاتانی کە هەوڵە ئەیە ئەم ڕۆژانە لەبەر چاو بوو؟ ناوەڵا بە ئاواتی ئەوە هەوڵم ئەیاکایتر لە دوای تەخەڕوجمانەوە وەکو هەموو ئەوانەی عێراق و ناوچەکانی تر بگەین بە ماف و حەقی خۆمان بەڵام بەداخەوە. تۆ چەندەم بووی؟ من دووەم بووم لە بەشی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی. اینجا دووەم بووی چەنێ هەوڵە بۆیە چەنێ سەعیتە کرد؟ وەڵا زۆر 5 ساڵ یعنی تۆ 5 ساڵی ژیانە بخەیتە ئەولاوە ئەوەی سەفرێنەکەی گەشتێنەکەی لەگەڵ خوێندکارەکانی ترا یعنی ئەبێ ژیانە چۆن بێت تۆ دانشی بەس 5 ساڵ بخوێنیت و ئەوە ئیلبیت لە بەشەکەی خۆتە. کات بگەڕێتەوە چیەکەیت؟ کات بگەڕێتەوە منیش وەکو ئەوانی تروا ئێستا گرێبەستوانە بێژن منیش وەکو ئەوانەکەم یعنی هەموو هینەکانی یعنی لە سەفرە و خۆشی و ئەمانەی خۆیان بێبەش نەکرد ئێستاوانە بێژن بوونەتە گرێبەستیش بۆ ئەوان بوونە گرێبەست و تۆ هیچ بۆ نەکرا. ئەی ئێمە لەبەرەوەی ئەها تا ئێستا یعنی بە مەدەنیانە خۆپشاندانمان کردووە نا یعنی هیچ ڕێکارێکی ئینمان تندروستیشتمان نەگرێتەوە. بەڵێ ئەوەی کە هەیە ئێوە وەزەم وەکو کوردە لە دوو جەژنەکە بوون وەکو قسەی کە هەیە لە وەکو مەسەلەیەک ئێوە چاوەڕەتان کرد وەکو یەکەمەکان تایم کردێن و عەقدەکانتان نەکردو هاوشێوەی هاوڕەکانتان؟ نەخێر بێگومان عەقدمان نەکردووە. ئێمە شەر چاوەڕێی دامەزرانی وەکو ئەوەی ئەها سێیەکەمەکان هەموو ساڵی ئەبێ دامەزرێت و بەپێ یاسا بەپێ ئەوە عێراق سێ وەجبەی دامەزرا ئەمە سێم وەجبەیە دامەزرێت معقول نییە یعنی تا ئێستا ئێمە 8 ساڵە چاوەڕین. بەچی مەشغوڵی ڕۆژان ئێستا؟ ئێستا 5 ساڵە مەندووبیەکەم مەندووبی دەرمانم. سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە جۆبیسی بوون ئەمە ئەو سێکەمانەی زانکۆ پەیمانگاکانن کە هاتوونەتە پارکی ئازادی داوای ئەوە دەکەن کە دابمەزرێن نزیکی 7 بۆ 8 ساڵە ئەمان چاوەڕوانی دامەزران بەڵام تاسە هیچ تیشان بۆ نەکراوە. تۆ کۆی کە باسیشیان کرد ئەمان ئیمزای سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان هەیە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکیان نەدراوەتەوە.